کلاسیزمێ بوو تا سەر ئێسقان ڕەنگە پێشتر بەرهەمەکان ئەویان بەخۆیەوە نەبینی بۆیە لای من ڕێچکەشتێن بوو داهێنەر بوو. ئێمەی بەو ڕێچکەیە ئابرد کە کوردایەتی بکەین و لەگەڵ زۆربەی زۆری میلەتەکەمان هەبین. خولیای ئەوەی کەوتە مێشتی کە بتوانێت فلیمێک لەسەر شۆڕشی کوردستان فعلی دەربێنێ. بیرمێ لە هەفتاکانە یەکەم کلیپ کە کرابێ ئەم منتجی بی و کلیپی گۆرانەکانی شەماسایی بوو. باوکی من نەبوو زۆر کەم لەگەڵ من ئەوەنی من بیرمێ بۆکم نەفی بوو پێشمەرگە بوو. لەوانەیە بتوانین دەستبەرداری شارێک بین بەدەست خۆمان نەبی، بەڵام لە هونەری کوردی ناتوانین دەستبەرداری ئەنوەر تووفی ببین. ئەنوەر تووڤیل ڤی گوندی گوندێ بۆمەڕین ساڵە 1925 هاتیە سەر دنیایە. بەلێ مالباتەوان مالباتە کە کەڤن بووینە لە بۆمەڕنێ بەست بنیا داش گوندێ تووڤێ هاتینە. گوندێ تووڤێ گوندێکێت کەڤیتە باکوورێ کوردستانê niha ser parêzgeha Culemêrgê Hekarîvî ye devera Çelê. Salê şerê cîhanî êkê de malbata wan hatîne li bi gundê Bamarnê nîşte cêbûne. خوێندنی سەرەتایی لە بامەڕنێ تەواو کردووە. بۆم تەواستە هاتۆتە دهۆک، لە دهۆک تەواوی کردووە، دوایی چۆتە دارمعەلیمینی ڕیفی لە بەغا تەواوی کردووە. یەکەم دامەزراندنی لە بیارە بووە، هەر لەوێش خێزانی پێکێناوە لەگەڵ دایکمە. دوای بیارە چۆتە عەواڵان، ماوەیەکی زۆر لە عەواڵان بووە. دوای ئەوە چۆتە پێنجوین، ماوەیەکیش ماڵمان لە پێنجوین بووە. دوای ئەوە هاتۆتە بەکرەجۆ و لە شاری سلێمانی جێگیر بووە. لە مەکتەبی ئەیوبیە بوو لە چوارباخ، هەر لەبەرەوەشەوە خانوویان لە چوارباخ خانوویەکمان گرتبوو نزیک بوو لە مەکتەبەکەەوە کە هاتبوو وەکو مامۆستای هونەر هاتبوو، چونکە هەر مامۆستای هونەر بوو لە ئەسڵا کە تەخەڕوجی کرد و مامۆستای گوێ تەخەڕوجی کردبوو. یەکەم مامۆستاش بوو کە دەرسی هونەریەوتەوە، یەکەم مامۆستاش بوو کە هێستا تەلەبەکانی مەسەلەن کاک بروس یەکێ لەو تەلەبانەیەتی زۆرتر یەکتریە بینین باسیەوە کات چۆن فێری مەنزوریە کردین، یعنی ڕسمەکە ئەکادمی فێریەکردن، خۆی معلم ئەکادمی نەبوو. ئەنوەر تووڕی نیگارکێشێکی گرنگ لە قۆناغێکی گواستنەوەی هونەری شێوەکاری لە ڕیالیزمەوە یان لەو هەوڵدانە باشانەی کە بۆ گواستنەوەی میناتۆر بەرەو وێنە کێشانی مۆدێرن لەو قۆناغەدا ئەنوەر تووفی کۆڵەگەیەکی گرنگە و دەستوەشاندنێکی زۆر بەهێزە لە تێکشکاندنی سیستەمی ڕەسمکردن لە کوردستانی زمانی ئەنوەر تووفی. کاریگەری سروشتی زۆر پێوە دیار بوو، چونکە منتەقەی جوان بوو، کوێستان بوو، دیار بوو بێجگە لە ئەمە دایکی نەقاش بوو لە دروستکردنی گۆرەوی و فەرش و ئەم شتانە. لە ماڵیشەوە باپیرم تەوەنەوە شتانی بۆ حازر کردبوو، هەموو جارێ پۆرم ڕەحمەت بێ بە باسە کردین. ئەم دوو کاریگەریە لەسەری وای لێ کردبوو دەسە ڕسمی هەبێ فەتری بوو، هەر لە مناڵیەوە هەموو جارێ بۆ بازە کردین. ئەیوت ئەوانەی کارڕقەی لێ بوو و نییە مناڵ بڵێکە
هاتوو ڕسمیەکردن و ڕسم ڕسمێکی بۆقیە کرد و سەری ئەوانی پێوە ناب ڕسمەکەوتەوە فڵان کەسە شخصیەتی خۆی هەیە ستایلی خۆی هەیە چۆن وەکو گوتم خەتی ڕیالیستەکان ئەکادیمی بوو لە پێناو ئەوە بوو کە لە باری توێکاریەوە تەشریح وەکو خۆی دەربچێ هەڵی تێدا نەبی خەتی خواری تێدا نەبی نقطەی خواری تێدا نەبی و لە هەمان کات ڕەنگیش ڕەنگەکان ڕەنگی واقعن پێش ئەنوەر توڤی ئاوها ئیش دەکرا ئەنوەر توڤی هات وەکو گوتم هەم لە باری ڕەنگە واقعەکەی فڕەدا پەنجەمۆری خۆیدایە ئۆکەی بە شێوەیەکی ئەوها ڕسمی کردووە کە بزین ئەمە پرتەقاڵە بەڵام بە شێوەیەکی واش دروستی کردووە کە ئەو پرتەقاڵە جۆرە پرتەقاڵەکی ئەنوەر تووفیانەیە ڕۆ سەریکە جیاوازە لەو پرتەقاڵە واقعەیە کە نیگارکێشە واقعەکان دەیان کرد لە هەمان کات خەتیشی جۆ ناداتە ئەوەی ئەو خەتانە و ئەوەبی لەم سەیەک نقطەیەک لێت ئەنوەر تووفی ئەو ڕیالیزمەی وەرگرت پەنجەمۆری خۆی لێدا تایبەتمەندیەکی خۆی لێدا کە من بۆ خۆم دەیناسمەوە وەرە لە هەر شوێنێک تابلۆی ئەنوەر تووفیم پیشاندا لەگەڵ هی هەموو ڕەسامەکانی دەرم ئەمەن ئەنوەر تووفیە ئەیزانی مەسەلەن مەدەم بۆ نمونە زۆر لە ئیشەکانی بە شێوەی تەنقیتی پێ ئەڵێن شێوەیەگە لە ئیشکردن حەزی لەوە بوو ئەم جاری زۆر ئیشەکانی بە مەرەکەب لەسەر قاغەزە ئەی کرد لە نووسینێکی خۆی پۆل سێزان دەڵێ من بە سێوێک مێژووی هوەری شێوەکاری فەڕەنسی دەگۆڕم سێوەکەی ڕەسم کرد و گۆڕش قسەکەی ڕاست دەچوو ئەو نمونەم بەوە بیرهاتەوە کە ئەنوەر تووفی تەقریبەن ئەو کارەی سێزانی کرد چۆن هات سێوی بە ڕەنگ و خەتێکی تر دروست کرد هات پۆرترێتی ئینسانی کوردی سەیریکەن بە شێوە و یعنی بە خەت و ڕەنگێکی تر دروست کرد سروشتی کوردستانی بە هەمان شێوە ئەوەش دیسانەوە تەکویناتی شاخ و بەرد و ئەوانەیە کرد کە خۆی تەمان ئەوکو حەزی لە سروشتی کوردستان بوو ئەمانە کە کۆی بکەیت و سەیری بکەیت بەیەکەوە بەڵام بەعامەڵێن بەرهەمەکانی کەم بوو بەڵام بەو کەمیش ئەگەر تۆ مەبەست ببوایە کارەکانی لە هی خۆی و لە شخصیەتی خۆی ڕەنگدانەوەی شخصیەتی خۆی تیا بوو بەرهەمەکانی کەم نەبووە بەرهەمی زۆرە وەکو حاڵی ڕەسامەکانی ترمان نەماوە کورد نەیزانیوە و ناشزانێ حتا ئێستا بزانێت کە تابلۆیەک بەقەدەر سیارەکەی پێشدەرکەی ڕایگرتووە گرنگی خۆی هەیە کورد فێری ئەوە نەبوو تابلۆی خۆی هەڵ نەگرتووە تابلۆی ڕەسامەکانی نەپاراستووە وای زانیەوە وتوە هەر ئەسڵەن بەردبارانیان کردو توانەوە حەرامە ئێمە لە ساڵەکانی نەوەکان لە کاتی شەڕی براکوژیە یعنی زۆر بەداخەوە ئەو قسەیە کە مەڵێن براکوژی زۆر پێم ناخۆشە ئەو قسەیەکەم بەڵام ئەو ساڵە ماڵی ئێمە خەڵکێک هاتنە ناوی بۆ ماوەیەک تیابوون کە ڕۆشتنە دەرەوە تەبعاً پاش هەوڵدانێکی زۆر ئەنجا ماڵەکەیان بۆ چۆڵ کردین کە چۆڵیان کرد مع الأسف یەک شتی یادەوەری مناڵی ئێمەیان لە ماڵەکانە هێشت بوو بە هەموو لەوحەکانی باوکمەوە یەک لەوحە ئەویش بە دڕاوی لە عەرزەکە کەوتبوو بە پیسی هەڵمانگرتەوە ئەوەش لە تاوە براکەم بردوێتی بۆ دانیمارک لێرە نەماوە مامۆسا ئەنوەر تووفی لایەنێکی دیزاین بوو زۆر جار هەتا بۆ کتێب و بۆ گۆڤار و بۆ هەندێک دیزاینە کرد هەروە دیزایانی تەلارسازیشیە کرد لە ڕازدانەوەی شوێنەکانە بە تاپگەی ئا و بە دروستکردنی چیا بە بەرد و کۆمەڵێشتی ئەکرد کە دیار بوو بە ڕووکاری ئەو ماڵانەی کە لە توانایانە هەبوو جگەلەوە تابلۆی جوانیە کرد هێندێک کەس داوای لێکرد بۆ ڕازدانەوەی ماڵەکانیان یا تابلۆی کەسایەتی هاتن داوایان لێ کرد پۆرترێتی کرد پۆرترێتی جوانیە کرد
و لەگەڵ ئەوەشە لە شێوازی هوەرەکەیە شێوازێکی مۆدرینی هەبوو کە ئەو کاتە وابزانم لە کووردا کەس پێش ئەو شێوازەی نەبوو. کارێکی دیکەی ئەنوەر تووفیق کردوویەتی لە مێژووی هوەری شێوەکاری خۆی زمانی خۆی ئەوەیە کە هوەری کاریکاتێر پێش ئەنوەر تووفیق هەبووە بەڵام سادە بووە نەکەوتوتە ناو ڕۆژنامەکان نەکەوتوتە ناو گۆڤارەکان. ئەنوەر تووفیق کاریکاتێر فڕەتداتە ناو گۆڤاران لە گۆڤارەکان کاریکاتێر نەشر دەکات تەنانەت لەسەر هەندێک لەو کاریکاتێرانە ئەزیەت درراوە لەبەرەوەی بۆچوونی سیاسی خۆی هەبووە و ئەمانە دەشێ ئەو بۆچوونە سیاسیە و ئەو بارودۆخە گرژ و ناخۆشە سیاسی ئەو زمانی ئەوەش هاندەرێک بوو بێ کە ویست بێتی کاریکاتێر بکە. لە ڕۆژنامەی ژین کاریە کرد چونکی کاریکاتێرێکی کرده بوو وەختی خۆی لە ڕۆژنامەی ژین فەرمانبەرێک لە 4 و 5 مانگە پارەکەی تەواو بووە و متەسەڕفی ئەو کاتێ سلێمانی بانگیەکات ئەڵێ ئەمە تۆ بۆ کردووە ئەڵێ هەموو مۆزەفەکان حاڵیان وایە ئەوانەیە کە کرێچین. دەربارەی هوەری شانۆ ئەم پیاوە زۆر هەوڵیە. یەکەمین جار ساڵی 56 شانۆی ئۆتێلەوە ئەو قوتەبەنای ئۆتەیلەوە کە کرابوو بە کوردی ئەم پیاوە دەرێنەری بوو. لە دیکۆرە شێوازێکیە بوو چۆن جاران هەبووە بینراوەکان دیواربەندەکەی یعنی پشتە دیواری شانۆکەی ئاهات بە تابلۆیەک. ئەم تابلۆیش لە شێوازی تابلۆکانی سەردەمی ڕێنەسانسوانەی هونەرمەندانی شێوەکاری ئەگوێزرایەوە هەر جارە چەند مامۆسایەکی بەکارهێنا. ئۆتێلۆی شەکسپیر هونەرمەند نووری وەشتی تەرجەمەی کردووە بۆی مامۆستا ڕەفیق چالاک وەک سەرپەرشتیاری کارەکەوا بووە بە قسەی ئەکتەرەکان کە بە ئەو ئەکتەرانی کە دەوریان بینیوە لەو ئیشەیە بە تایبەت خوا لێ خۆش بوو تا خەلیل بۆی باس کردوم زۆر سەرنجی باشی داونەتی ئەم سەرنجی داوە بە دەرهێنەرەکە بە مامۆستا تووفیق هەم بە ئەکتەرەکان واتە هاوکارێکی دڵسۆزیان بووە. جارێکی کە هات شانۆیشی تری کرد ساڵی 58 بوو مەموزینی ئەحمەدی خانی پشتیان بە وەرگێڕانە عەرەبیەکەی محەممەد سەعید ڕەمەضان البۆتی کە سەرۆکی زانستی ئەکادمی هێن بۆ سووریا بوو لە دیمەشقدا هەنیشی بەڵام وەرگێڕانەکەی زۆر جوان بوو بە تایبەتی ئەو وەسپانەی ئەو کردبووی کەمتر نەبوو لەوەی ئەحمەدی خانی کە بە کرمانجی ژوور بوو. شانۆگەرێکی تازە بابەت بوو کە ئێمە چوین کردمان بۆیە کردیشمان پارەمان کۆ کردەوانە بۆ ئەو قوتابیانی کە لە مەسایی ئایان خوێن. جلوبەرگ و پۆشاک بە شێوەیەکی گشتی بادینانی بوو کە لێرە دەست ناکەوە بوو بچێ لە دهۆک لەوێ لە خزمانی قەرز بکە. هەروەها مۆسیقاکان هەوڵیا بوو مۆسیقایەک بێ نزیک بێ بە کەش و هەوای ئەو سەردەمە و ڕووداوەکانی مەموزین کەس بە وردی ئەوەی ناکرد. هەروەها دیکۆرەکانی هەمان شێوەکە مەموزین ڕووداوەکانی لەکوێ بوو ئەیویست بە هەموو شێوەیەک بە هەموو لایەنەکانی تەواو واتە کلاسیزمێ بوو تا سەر ئێسقان ڕەنگە پێشتر بەرهەمەکان ئەوەیان بەخۆیەوە نەبینی بۆیە لای من ڕێژکەشتێن بوو داهێنەر بوو ئەکتەرەکانیشی وا لێ کرده بوو کە بتوانن لایەنەکانی کەسایەتی بە تەواوی بنوێنن. خۆم دەوری زیینمە بینی کە پرۆڤەکەی کرد ئەیگو ئاوا بکەن لە پێشەوە خۆی ئەیکرد بۆم اینجا من دووبارەمە کردەوە ئەگەر غەڵەتێکم بکردایە بۆی ڕاز دەکردمەوانێ پێش ئەوەی کە بچمە سەرشانۆکە و پێشکەشی بکەین بە خەڵق. خەڵقەکە زۆر بە پەرۆژ بوو بۆی زۆرە هاتن لەبەرەوەی خۆشمان بە ڕۆژ پرۆپاگاندەمان بۆ ئەکرد لە دەرەوانێ ئەگەڕاین بە پیکابێک بۆمان بڵاومانە کردوانێک کە ئەو شانۆگەریە هەیە لەوێ خەڵقەکە زۆر بە پەرۆشەوە هاتن بۆ بینینی دائیمەن قەڵەباڵغ بوو. بازرگانی ڤینسیا پێگەیشتوتر بۆ لە کارەکانی پێش ئەو مێژووە چونکە ساڵی 72 کراوە ئەو ئیشە کارێکی دوور و درێژ بوو زیاد لە 2 سعات بوو
خەڵکی ئێمە ڕانەهات بوو بە بینینی کارێکی درامی درێژ لە سەرشانەوە بە ئارامیەوە بە شەوقەوە بەرهەمەکەیان ئەدی و چەند ڕۆژێک نمایش کرا و بینەرێکی زۆر هاتنە سەیری. بوو بە بەرپرسی چالەکی قوتابخانەکان و بوو بە بەرپرسی وەسائلی تعلیمی خۆی فێرکار کە هەردوو دایرەکە لە یەک دایرەدانرابوون هەمیشە ئەویست هاوکاری جۆڵانەی هونەری بکە هاوکاری گەنجەکان بە تایبەتی بکە دەستمان بگرێ بۆی کەەوە کار ئاسانیمان بۆ کە چووکە ئەو کەسانی ئەناسی لە شارەکە کەسێکی دیار بوو کەساتێک بوو کێشەوان بکەوت هەر لای ئەو بۆی حەلەکردین پشما پێوەی قایم بوو زۆر. بەردەوام شاری سلێمانی لە ئەو فیزیڤالانی لەسەر ئاسی کوردستان ئەو وەختە ناوچەی بڵێن ئۆتۆنۆمی و لەسەر ئاسی عێراق هەر پلەی باڵایە هێنا. یەکێک کە لە دوای ئەمانەوە بوو بریتی بوو لەم پیاوە چالاکە کە بە ڕێوەبەرێک و هونەرمەندێکی گەورە بوو. بیرمێ لە هەفتاکان یەکەم کلیپ کە کرابێ ئەم منتجی بی و کلیپی گۆرانەکانی شەماسایی بوو. گۆرانی هەرە لەیلێ و سێ چوار گۆرانی وتۆ لە هەفتاکانە کلیپ یەکەم جارەکە گۆرانی کلیپ کرابێ لە کوردستانیش کرابوو لە شوێنی تر نەکرابوو لە دەروی عەرەبەکان نەکرابوو کلیپ ئەوان کردویانە. هات بۆ ماڵمان زۆر یەکتریان خۆشەویست زۆر برادەریەکەیان بەردەوام بوو زۆر دڵسۆزی یەکتر بوون و شەماڵ سایب لەگەڵ ئێمەشا زۆر برادری ئێمەش بوو یعنی ئێمە مناڵ بووینە و سەردەمە ئێمەشی ئەبردە دەرێ شەماڵ سایب یعنی زۆر جار ئەگەر باوکیشم نەهاتایە ئەو ئێمەی ئەبرد. ساڵی 1970 کاتێکە شۆڕش دەستی پێکردەوە ئێمەش لێوێ بووین لەوێ ئەم بوو بە سەرپەرشتی گروپە هونەریەکان هەمووی مەبلەغێکی باش پارەی وەرگرت لەوەی کەەوە بچێت ئامێر و کەرەسەی هونەریمان بۆ کرێت لە تەزیدی بەکرە و لە هی کاسێت و لە میکرۆفۆن و لە میکسەر و ئەم شتانە ئەو بوو کە بۆی هێناینەوە هەنگاوێکی زۆر نوعیماننا لە ئیشەکانمانە چونکە کەرەسەمان لە بەردەما بوو ئیشی جوانمان پێ تۆمارە کرد بیرمە یەکەم شت کە بۆمان تۆمارمان کرد بەو ئامێرانە سرودی گەرچی تووشی ڕەنجەڕۆی و حەسرەت و دەردەمەمین لە ناوەڕاستی سرودەکەشا یەک تارە هات یە قومبەلەی تەقانەوە بە تەنیش بیناکەمانەوەی تر ژوورەکە مووی بوو بە تەپوتۆز و کاتین دەرو بێتتر پێکەنی ود ئاشەوانی ئەوەنە سەرمە تەپوتۆزی خانۆکە ڕژاو بە سەرمانە. ڕۆژنامەنووسانی بیانی ئەو کاتە داڤێت هێرست و ئێرەگرۆلۆوانە خەرکی دیکە بە درێژایی ئەو 11 مانگە سەردانی کوردستانیان دەکرد ناو چەرزگراوەکانیان دەکرد ئەوانە هەندێ کامیرا و ئەوەی تەلەڤیزۆنیان پێبوو وێنەیان دەگرت ڕسمی فۆتۆغرافی باشیان دەگرت کە پاشان بڵاو بۆ کاک ئەنورۆ پێدەچی کە ئەو ڕۆژنامەنووسانە کە دەهاتنە لای ئێمەش چاوپێکەوتنیان لەگەڵ دەکردین تا ڕادەیەکی زۆر خولیای ئەوەی کەوتە مێشتی کە بتوانێت فلیمێک لەسەر شۆڕشی کوردستان فعلی دەربێنێ. من دارمان لێ بەجەمازی ڕۆڕی مندار ناو لەنا ئەشکەفتانە ناو شاخانەوە هەمقەشە دەتیچێنی هاوازە. فلیمێکی هەمان کاتە دیکۆمنتاری ڕۆمانیزم بوو کە من نووسەری بووم و لەگەڵ کاک زوهێرە ئەو جەنابی مامۆستا سەرپەرشتی گروپەکەی ئەکرد بە پێداویستیەکانمان چونکە پەیوەستی ڕاستە و خۆی هەبوو بە بەرپرسی ڕاگەیاندنەوە یا بڵێن کاکدارە تۆفیق و دکتۆر کەمال مەنزەر و لەگەڵ ئەمانە پەیوەندێکی تومتۆری هەبوو. کامێرێکی 14 گەورەمان بۆ هات کاک نەوزاد مەجی ئەیبەت ئەو وێنەگەری سینایەکە ئەوەی بەر بەڕێگاوە ئەو چەند دەولەیەکمان کرد ئەوە بوو پاش ماوەیەک دەولەیەکمان کرد بۆ ئێران و ئەردووکاکان ئەردووکاکە
ئەو خەڵکی کامووی ڕیان کردووە دەربوو ئێران لە چەند شوێنە ئوردوگایان بۆ کردبوونەوە ئەوە بوو ئێمە لەگەڵ من و کاگەنۆری و نەوزاد مەجی و نوری ئیسماعیل چوون بۆ ئەودی بڕڵین بۆ ئێران کاک نەوزاد بەجێ هێشتی نەوزاد مەجی لە لامان نەما ئەو بوو کامێرە سینایەکەش کەوتە دەر ئەبووە من ئەوە هەڵسامایە بۆ ئیشەش کاکەنوەر سەرڕای ئەوانەش سەردانی یەکێک لە بەرەکانی شەریکن لە شاخی هەندرین ئۆتۆمبیلێکی جۆبیان جێبی بچووکی ئەمریکیان هەمان بوو لە ئیعلام ئەو وەختە کاکەنوەر بەوە چوو جارێک کرد چوو منطقەی زۆزک ئەنجا نازانم تا سەرەوە چوویان تا ئەوە چوو ئەلاکوونی کاتەوە باسی دەکرد باسی لێگۆ دەمدید کە سوپای عێراقی لە ناوچێ حەوزی ڕەواندۆس چۆن بڵاو بۆتەوە و شەڕەکە چۆنە و چۆن نییە ئەمانی هەموو تەسویر کردبوو وەکو تەمسیلمان پێکردن پێشمەرگا مەسیدەمان پێکردن و ئەسلحەیە کە بەشان و ڕۆیشتن و دوای ئەوە لە ناو سەنگارەکانی حرەکەی وەکو شەڕ ببێت و حرەکەمان پێکردن کاگەنۆر وەک تەمسیلیە ئەمان کرد پێشمەرگەی باسا بەدینارە بوو وێنەمانەگەر چۆن پێشمەرگەکانی کە ئەیان گواستەوە ماوەی تقریبان ئەو 4-5 مانگەی کە لە تەمەنی شۆڕش وەکو دەرێ مابوو کاکەنوەر خەریکی ئەو فلیمە بوو و ئەوەی کە دەمدید ئەو وەختە فلیمەکان لە فاو بوو یعنی ئەوەی هەڵکراوە بوو زیاتر لە 5 پاکەت 6 پاکەت لەو فلیمانە بەر پاکەتی لەوانەیە زیاتر لە سعاتێک کەمتر نەبووە کاکەنوەر بە تەمای وەش بوو سەردانی دەڤەری بادینانیش بکاتن و سەردانی سلێمانیش بکات بۆ ئەوەی شتەکە متەکامل بی هەتا گوت دەسمە هێزی ڕزگاری لەوێ دەسمە هێزی دهۆک یعنی تەنسیقیان بۆ کردبوو بووە بروسکە کە مەشروعێکی وا هەیە پرۆژەیەکی وا هەیە فڵان پێهەردەسی تکایە هەموو هاوکارێکی بکەن فلیمەکە تەواو نەبوو بەداخەوە کە ڕێکەوتن نامەی یان خیان نامەی 6 ئازاری ساڵی 1975 لە نێوانی ئێران و عێراق ڕوویدا ئەوە بوو کە شۆڕش تووشی ئەو نسکۆ گەورە بوو کە هەمومان دیتی باوکێکی زۆر باش بوو ڕەفیقمان بوو باوکی باوک نەبوو یعنی عینەن ڕەفیقی تەسەڕفی لەگەڵا ئەکردین و بالئەخەس یعنی بۆ کچەکان زۆر باش بوو هەموو کاتێکیش ئەیود من پشتی ئێوەم پێش کوڕەکان لەبەرەوەی ئێوە هەموو کاتێک شعور بۆ بکەن کە ئێوە زۆر بەقوتن یعنی زۆر کەس لە ئایلەکەی ئێمە کە پێگەیشتون و خوێندنیان تەواو کردووە هەمووی ئازاتی مامانوەر بوو و من باوەڕ ناکەم ئەنوەر تووڤیکی کە جارێککە لە خێزانی ئێمە دروست بێتەوە لە بەغا عەمری خوای کرد لە ساڵی 94 لە کاتێکا بوو کە ڕێگەی بەغا بە هیچ جۆرێ نەبوو خەڵک یا بە لۆری ئەڕۆی یا لە کفری و کەلارەوە ئەڕۆشتی بە 3 قۆناغ هەر قۆناغەش بە نەوعێ لە سیارە و پیادە ئەڕۆشتی لەو کاتە عەمری خوای کرد بە پێی تەقریری طبیەکەی لێی نووسراوە ئینفیجاری شریان الئەبهەر یعنی کەسمان نازانین ئەسڵی نەخۆشیەکەی چی بوو چونکە باوکم یعنی نە زەختی هەبوو نە شەکری هەبوو نە دڵی هەبوو نە عمری نە زۆر بوو یعنی کە عەمری خوای کرد تەمەنی باوکم 68 ساڵ بوو.